ژمارەیەکی زۆری جوتیارن لە بەردەم سایلۆی هەولێر چاوەڕێن گەنمەکانیان وەربگیرێت. نیگەرانن لەوەی بڕەگەنمێکی زۆریان ماوە، بەڵام دەڵێن بەهۆی واستە و نۆرەبڕی ئەمساڵ ناتوانین گەنمەکانمان ڕادستی سایلۆ بکەین. 5 ڕۆژ هاتیمە ئێرە بەس لە ئەو ناوی بدینەوە، یەک ناو بدینەوە پێم ناکەی بچمەکەن مۆزەفی 5 ڕۆژ لە سبەینی هەتا ئێوارێ، یعنی ناگەیەکرد مۆزەفەکی بەسیت وەڵا جوابیشن ناداتەوە، بە هیچ جۆرێک جواب ناداتەوە، ئەوەی قیمەتی نەبی لێرە لەگە ڕێزم وەڵا بەشەرە، یعنی باس گاسی دەکەی دەرێ بڕۆ دوایی وەرەوە دەرێ لە خۆی 145,000 حیسەی هەولێرەیە. باش ئەو هەموو خۆتەیە هەموو مایە ئەو هەموو ڕەسیدی ئەسلیە باشە ئەگەر بە واستە نهاتبی ئەوە لە چێن دەرپڕ بووە. هەشدانە ڕۆژ ئالێرە کابرا دەسوڕێتەوە بەرامبەرم جوابی نادنەوە بە هیچ شێوێک لە بانیەوە خوێندووانە من ناکەنە ژوورە 50 ساعاتی نیوەی عارەبیە نیوە عارەبە هاتووە کاکە بەڵێ هەمووی عارەبە بەڵێ هەمووی عارەبە هاتووە بە واسیلە بەڕێ دەکەن ژوورێ بە پارەوی ئەڵڵە معقولە شارێک 1000 تەن تەبی. بەڕێوەبەری سایلۆی هەولێر ڕایگەیاند جوتیارەکان مافی خۆیانە گەنمەکانیان ڕادستی سایلۆکان بکەن، بەڵام ئەمساڵ بەغدا وەکو پێویست هاوکارمان نەبوونا بۆ ئەوەی ڕێژەی زیاتری گەنم وەربگرین. ئەمە 145,000 وەردەگرین بە کاملی هەمووی وەردەگرین، بە سوا پێشبینی دەکەین تەمەشا دەکەین یا حەز بە ئەو قەڵەباڵغیە دەمینێتەوە هەندێک بەخوای چارەنووسەکە ئەمە نووسراوم کردێ لۆ بەغدا 3 ڕۆژ پێشەوڕۆ داوام کردێت 15,000 زیاد بکرێ هەموو شتێکم لۆ نووسینە ئەگە هەر نەبی جێگایەک بدۆزنەوە لۆی گەنمەکانیان ڕادستی وێندرێ بکەن وەکو مەخمور مێدەی خۆشەیە بەڵێ ینی احتیمالە لێ لای خۆمان ئەو شەریکانی خۆمان هەیە کۆمپانیەکانی خۆمان قسە لەگەریان کراوە تقریبان لە کۆتاکان بە تەمان ئەوان وەرگن. ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵی و کەمبارانیەوە بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان کەم بوو، بۆیە حکوومەتی عراقی بێ سنوور گەنمەکانی وەرگرت. ئەم ساڵ لە 27 ئایارەوە وەرگرتنی گەنم دەستی پێکردووە و بەرهەم زۆرە و بۆ وەرگرتنەکەی حکوومەتی عراقی سنووری داناوە. بڕیار محەممەد کورساد نیۆز هەولێر.